سڵای خۆی گەورەتان لەبێت خوێندکاران لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باس لەو خوێندکارانە دەکەین کە پۆلی دوانزەیان تەواو کردو و دەچنە قۆناغی زانکۆ یاخود پەیمانگا هەر قۆناغێکی خوێندن سروشت و ئامانجی جیاوازە وانەزانن کە ئامادەیتان تەواو کرد کۆتایی ڕێگەکەتانە دەتوانین بڵین سەرەتایەکە بەرەو ژیان لەلایەنی زانستی و ئامانجەکانی دیکەی ژیان ئەگەر ئامادەی تەواو کردووە دەبێت دەست بەجێ دەست بکەیت بە دانانی پلانێک بۆ داهاتووت ئیتر بیرکردنەوە بێت لەو زانکۆیە یاخود لەو پەیمانگای کە بۆی دەچیت یاخود ئەو بەشی کە هەڵی دەبژێریت کەواتە ئەرکی زۆرتان لەسەرشان دەبێت لە پاڵ ئەم ئەرکانەدا کە ئێمە لە ڤیدیۆی ئەمڕۆماندا پێتان دەڵێین ئێستاش ئەگەر ئامادەن ئەواتە کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. باشترکردنی زمانی ئینگلیزی گرنگ نییە لە چ بەشێک دەخوێنیت هەر بەشێک کە تۆلی دەخوێنیت گرنگە زمانی ئینگلیزیت باش بێت چونکە وەکو دەزانن هەموو زانیارێکی متمانە پێکرا و دروست بە زمانی کوردی نییە بەڵام هەموو زانیاریەک بە زمانی ئینگلیزی بەردەستە بۆیە دڵنیا بە و لە دەست نەکەوتنی سەرچاوە مەترسا ئەگەر بێت و ئینگلیزیت باش بێت ئێستا دەرفەتێکی گونجاوە کە تێیدا پێش دەست پێکردنی زانکۆ پەیمانگا ئینگلیزیت باشتر بکەیت. دروستکردنی CV خۆت یاخود ژیاننامەی کەسی خۆت هەر لە یەکەم ڕۆژی داوامی زانکۆ پەیمانگاکان هەوڵ بدەن دەست بکەن بە دروستکردنی CV تایبەت بە خۆتان واتە هەموو مانگێک چاودێری لێهاتوویەکانت بکە بزانە چ لێهاتوویەکت لەو مانگەدا بەدەستهێناوە لە CVەکەتدا بینووسە ئەم هەنگاوە وا دەکات هەموو ماوەیەک بە ژیانتدا بچیتەوە وەکات بە فیڕۆ نەدەیت وەهانت بدات بۆ ئەوەی بەردەوام بیت لە بەدەستهێنانی لێهاتووی زیاتر بۆ ئەوەی لە CVەکەتدا بینووسی ئەمەش وا دەکات زیاتر شارەزا بێت لە نووسینی CV تایبەت بە خۆت. فێربە چۆن مامەڵە لەگەڵ خۆتدا بکەیت. ژیان پڕەتی لە بەرەنگاری و سەختی و تۆش هێشتا لە سەرەتای ڕێگەکەت دایت بە دڵنیایەوە ڕوبەڕووی زۆرێک لەو کێشمەکێشانی ژیان دەبیتەوە دەبێت فێربیت چۆمە باشترین شێوە مامەڵە بکەیت لەگەڵ خۆتدا لەو کاتە قورسانەدا و خۆت فێری هەندانی ناوەکی بکەیت و فێربیت کەوا چۆن خۆت بەدەستەوە نەدەیت لە کاتێکدا لە بارودۆخێکی زۆر دژوار دایت ئەگەری هێش کەس بهێنیت لە ژیاندا و زۆر جار دانانی پلانی یەکەم سەرکەوتوو نابێت و بۆ ئەوەی شارەزای و لێهاتووی زۆرتر بەدەست بهێنیت پێویستت بە دووبارەکردنەوەی زۆر هەیە و ئازاربینینیش هانت دەدات بۆ سەرکەوتنی زیاتر بۆی هەمیشە بەرەوپێشەوە هەنگاو بنێ ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان کارت لێ نەکات چونکە دواتر پەشیمان دەبیتەوە و بەرهێنان بکە بزانە پارە لە چ شتێکدا خەرج دەکەیت هەوڵ بدە زیاتر لە سەروی پێویستی خۆت پارە خەرج نەکەیت بەڵام هەوڵ بدە بڕێک لە پارە پاشەکەوت بکەیت بۆ کڕینی کتێب و پاشانیش بەشداریکردن لە خولی و سیمیناردا یانیش کڕینی کۆرسێک یاخود بەرنامەیەکی بە سوودی مۆبایل یاخود کۆمپیوتەر و بڕێکی زۆر کەمدا بنێ بۆ شتە ناگرنگەکانی ژیانت هەروەها بۆ ئەوانی کەوا چێژیان لێ دەبینیت بۆ نمونە لەگەڵ هاوڕێیەکتدا بچنە دەرەوە بۆ ڕێستۆرانتێک یاخود دیارێک بۆ خۆت بکڕیت یانیش بۆ هاوڕێیەکت بکڕیت بەهرەی خۆت بزانە و گەشەی پێبدا هەر یەکەمان بەهرەیەک یانیش حەزمان هەیە بۆ کارێکی دیاری کراو ئەگەر چەندین کاتژمێریش پێوەی خەریک بین ئەوە تووشی بێزاری نابین پێویستە ئەو شتا یانیش ئەو کارە لە خۆماندا بدۆزینەوە و ئەگەر هەر نەدۆزیەوە ئەوە چەندین چالاکی جۆرا و جۆر تاقی بکەرەوە هەتا دەیدۆزیتەوە بەهرەکەت ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان بەهرەکەت بگۆڕێت بۆ بواری کارەکەت یان ببێتە هەندێرێک کە وزە و چالاکیت بداتێ واتە بۆ نمونە کاتێک تووشی بێهیوای دەبێت لە خوێندندا و تااقەتی سایکردنت نابێت بە ئەنجامدانی ئەو بەهرەیە کە حەزت لێیە وردە لە بێزاری دوور دەکەویتەوە و دەرفەتێکی باش دەبێت بۆ ئەوەی دوای ئەوە دووبارە دەست بکەیتەوە بە سایکردن کەواتە کارکردن لەسەر بەهرەکانت کاتت ناکوژێت بەڵکو کەسایەتی دروست دەکات و لایەنەداهێنەرەکانت باشتر دەکات. بەشداریکردن لە کاری خۆبەخشی و چوونە ڕێکخراوە باشەکان لە کاتە بەتاڵەکانتدا هەوڵ بدە بەشداری لە چەند کارێکی خۆبەخشی بکەیت یانیش بەشداری لە چەند ڕێکخراوێکی باشدا بکەیت چونکە شارەزای و ئەزمموی زیاتریت پێدەبەخشێت لە مامەڵەکردن لەگەڵ خەڵکدا بێجگەلەوەی چەندین یاسای باشت فێر دەکات بۆ ژیانکردن هەروەها لایەنی مرۆیی لە کەسایەتیدا بەرەو پێش دەبات هاوکات کەسانی زیرەک و بە ئەزممو دەدۆزیتەوە لەو شوێنانە پەرە بە تواناکانی ژیانت بدە کارەماییەکانی وەکو زیرەکی کۆمەڵایەتی و پەیوەندی کاریگەر لەگەڵ کەسانی دەوروبەردا لەو کارەماییانن کە دەبێت فێریان بیت هەروەها چۆنێتی هاوڕێ پێداکردن و مامەڵەکردن لەگەڵ کەسانی جیاوازدا چونکە لە زانکۆ پەیمانگا خوێندکار لە ناو لە دەرەوەی شار دەخوێنێت کەواتە بە کەسایەتی جیاواز ئاشنا دەبیت کەواتە هەوڵ بدە بە هەموو ڕەفتار و قسەیەکیان هەڵنەچیت هونەری خۆگونجاندنت هەبێت لەگەڵ خوێندکارەکاندا بەشداری لە خولەکاندا بکە کورسی ئۆنلاین هەڵبژێرە
ئەوەی کە لەگەڵ بابەتی خوێندنتدا دەگونجێت بۆ بەرەو پێشبردننی ئاستی خوێندنەکەت لە تۆڕە کۆمەڵاتەکاندا دەتوانیت بیاندۆزیتەوە. پاشان ئەو کورسانی لەلایەنی کەسایەتیەوە گەشت پێدەدەن بیاندۆزەر و بەشداریان تێدا بکە. دەوروبەرەکەت بە باشی هەڵبژێرە. هەڵبژاردننی هاوڕەکانت لە ساڵی یەکەمی زانکۆ پەیمانگاکاندا زۆر گرنگە، چونکە بێگومان کاریگەری هاوڕەکان و شێوازی ژیانیان و کەسایەتیان کاریگەری لەسەر تۆ دەبێت بۆی لەو کەسانە نزیک بەرەوە کە ئیلهام بەخشن و زەوتوانات پێدەبەخشن. ئەوانەی ئەمانجی گەورەیان هەیە بۆ داهاتوویان، چونکە ئەم جۆرە کەسانە یارمەتی توش دەدەن کەوا ڕێگەی سەرکەوتنت بۆ ئاسانتر بێت. گەشت بکە و ژیانێکی تر ببینە. گەشتکردن سوودی زۆری هەیە، تەنانەت ئەگەر لە ناو وڵاتەکەی خۆشتدا گەشت بکەیت، بە تایبەتی لە دوای تاقیکردنەوە قورسەکانت پێویستت بە ئارامبوونەوە و تازەبوونەوە هەیە. بۆیە گەشتکردن بەجگە لە سوودە دەرونیەکەی بێگومان هۆکارە بۆ ناسینی کەسانی نوێ و زانینی کللتوری جیاواز و مامەڵەکردن لەگەڵ مرۆڤ کەساتە جیاوازەکان و هەوڵدان بۆ فێربوونی زمانیان. لە هاویناندا کار بکە. لە هاویندا کاتێکی زۆری لەبەردەستدایە، بۆی سوود لەو کاتانە وەربگرە و هەوڵ بدە کارێ بکەیت کە نزیک بێت لەو بەشەکەی دەخوێنیت. ئەگەر کرا چونکە لێ هاتوویەکانت لەو چوارچێوەیەدا فراوانتر دەبێت، یان ئەگەر بۆت کرا پیشەیەکی تر هەڵبژێرە کەوا خۆت حەزت لێی بێت، خەرجیت تا ڕادەیەک لەسەر شانی ماڵەوتان کەمتر بکەرەوە. هەوڵ بدە بڕێک لەو پارەیە پاشەکەوت بکەیت بۆ کاتی خوێندنت. لە کۆتاییشدا بەرپرسیارەتی تەواو بگرە ئەستۆ، واتە لۆمێکە سوبار و دۆخەکان یاخود مامۆستاکانتان مەگرن، هەوڵی تەواوی خۆتان بدەن ئەوەی لە تواناتاندا هەبوو جێبەجێ بکەن. لە ڕێگەکەتاندا ڕەنگە کەسانی دووڕوو یاخود کەسانی ناباش بناسن کە لەوانەیە بێزارتان بکەن و ڕەخنە و توانجتان لێ بدەن، یاخود بە خراپە باستان بکەن. پێویستە بزانی چۆن مامەڵیان لەگەڵدا دەکەیت. هەندێکیان پێویستە پشتگویان بخەیت، بەڵام هەندێک جار هەندێک بارودۆخوا دەخوازێت کە ڕاستەوخۆ ئاگاداریان بکەیتەوە و سنووریان بۆ دابنیت. هەوڵ بدەن ژیانی خۆتان بکەن و خۆتان بە کەسەوە پەیوەست مەکەن، تەنانەت با هاوڕە نزیکەکانیشتانەوە. چاوەڕێ هیچ شتێک لە هیچ کەسێک مەکەن، چونکە ئەم خاڵانەوا دەکەن زیاتر بەهێز بیت و توانای سەربەخۆی و متمانە بەخۆبوونی زیاترێت پێبەخشێت. ئێستاش ئێوە لە کۆمنت پێمان بڵێن کام لەم 12 خاڵە لە گرنگترین خاڵەکان و کە باسمان کرد، یانیش دەتوانن خۆتان خاڵی سیانزە بۆ ئەم لیستە زیاد بکەن. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.